پارەکەوە هەستی بێئاوی 180 پەیوەندە دیارە بەڵام ئێستا سەر لە سەداوەکەنەوە دەبینن سامانێکی زۆری تێدا ماسی نزیکەی بە 15,000 ماسی مەزەندەیەکرێت لەم بەنداوە لە ناو قوڕووی تەخنکە ئەو بۆ نمونەوە ماسێکەیە ئەو بەنداوەکەمانە 9 مەتر ئاوی دەگرێت ئێستا مەتری بۆ دەلیتە داوا لە پەیوەندە لایەن پەندار دەکەین بەهانای ئەم بەندەوە بێ مەسرفێکی زۆر لە بەنداوە کراوە دەبێت خەمەشکە بخۆن خەڵکی گوندی ئەنجومەن چۆنە لای بەڕێوەبەری بەنداوەکانی ئاو لە کۆیە لای کاکۆڵە ویش جوابەکەی ئەوە وەکتی ئەم بەنداوە 30 تا 40 ملیۆنی دەوێت 30 ملیۆن بۆ حکومەت لاسکە سەرقا بۆ سەرفی ناکە بۆ گوندەجیەوەکە شەهیدەکانی لە مردوەکانی لە سندوەکانی زیاترە لەشتی وا سەرف کراوە هەر پێوەشیدیانێت تەنها ئەوە ژیانی ئەو گوندە ژیانی ئاژەڵداری باخچەکان هەموو وشک بوو حوزەکانی ماسی نەما یعنی ئیسیفادەی 100% هەبوو ئەو گوندە بوو لۆمەسایف خەڵک دەهات بۆ مەلە دەهات خەڵک بەڵام ئێستا دەیبینی بۆتە ساحی تووپانێ و ساحی نوکرە سەرمانە هەرعەرە بۆتە بیابان گوندەکەمان ڕێژێ گوندەکەشمان کەمی کردووە لەوەتی ئەو بەندە ئاوشتی کردێ لە بێ ئاوی هەموو بار دەکەن وردە بۆ کۆی کۆز دەکەن لە بە بێ ئاوی بەنسبەت کە باسی بەنداوەکەمان کە وشک بووە ئەو ساوەکو وشکە ساڵی بەنداوەکە وشکی کردیا کە ئێمە باسمان کرد کەوا سەرچاوی ژیانی ئاژەڵداری و باخچەکانمان بریتیوە بەو بەنداوە ئێستاش بەسای خۆتان دەبێن ئەو یەکە لە باخچەکان کەوا باخچەکە وشک بووە ئەوە خاوەن ماڵەکەیە ماڵی باری کرۆچیتەوە کۆیە لەبەر بێ ئاوی نە ئاوی خۆیمان نە ئاوی باخچەشی ماوە ئەوە یەکێک لە بەڵگەکان کەوا وشک بووە لەبەر وشکە ساڵی لەبەر بێ ئاوی کە ئاومان نەما ئەو باخچەکەی خۆتان تەسویرێکەکەوە هیچی نەما هەمووی وشک بوو کابرا تووشی زەرەر بوو ناچار بە ناچاری باری کرۆچیتەوە کۆیە داوا دەکەین لەلایەنی پەیوەندیدار هەر کەسە کە خۆی بە بەرپرس دەزانێ کە پەیوەندیدارە ئێمە داوا دەکەین کەوا چارەسەر و ڕێگای بدەینەوە بۆ ئەو بەنداوە چارەسەر بکرێ هێتا ئێسامە 2-3 مڕازعەمان کرد لە قایم خامێت لە کنی کاکپۆڵەکەوە مدیری بەنداوەکانە لە کۆیە بەڵام دەڵێن ئێمە لەبەر ئەوەی کەوا حکوومەت پارەی نییە و داهات نییە ڕێژەی تێچووی پارەکەش دەڵێن وەکو ڕێژەکە دیاری کرا 45 بۆ 50 ملیۆن دینارە کە بڵێن کا بەنداوەکەی پێخایان کرێتەوە ئێمە خۆمان ساحەبی 51 شەهیدین خەڵکیەوە گوندە ئەگەر دابەشی بکەین بەسەر شەهیدەکانماندا شەهیدەکانمان زیاتر لە 50 ملیۆن دینارەکان 45 ملیۆن دینارەکە کاکن بە قەنەعاتی خۆم بە دوو مانجیکە یەکێک بۆ خۆم وابەتەمان بار بکەم بڕۆم لەبەرەوە منیش ئاوم نەماوە بیرەکەم 80 مەتر خۆرە تقریبا 10 دقیقە ئاوی تێدا ماوە چۆن خۆم بژیم چۆن ئاژەڵەکانم بژێنم ینی تەواو کۆتایی پێدە بە دوو مانجیکە سێ مانجیکە دەبێت هەموو خەڵکەکە بارکە هەمووش وەک منە لە منیش خەراتر هەیە کاکە پۆندی قۆڕیتان ڕێژێکی زۆری پڕ بۆتەوە لە ساڵی 2019 بەهۆی ئەو لافا و ڕێژنە بارانانی کە هەموو کوردستانی گرتەوە کارەساتێکی سروشتی بوو زیاتر لە 200,000 مەتر سێجا قوڕولیتەی تێدایە ئەوەش پێویستی بە گوژمەکی زۆرە بۆ خاوێنکردنەوەی نەک وەک جوتیارەکان باز دەکەن 30 ملیۆنی پێویستە یا 40 ملیۆنی پێویستە نەخێر لە سەروی 475 ملیۆن زیاتری پێویستە بۆ خاوێنکردنەوەی بەنداوەکە و گشت بەنداوەکانی ترەوە پۆندەکانی ترمان لەو سنوورە زۆربەی پڕبوونەتەوە لەبەرەوەی چەند ساڵە سیانە و خاوێنکردنەوەی لەسەر نەبووە و پێویستە ساڵانە بەنداوەکان پۆندەکان خاوێن بکرێنەوە یاخود 3 ساڵ جارێک پێویستی بە خاوێنکردنەوە هەیە وارووا پێشتریش گوژمەی پێویست نەبووە بۆی هەندێک چێکدام بە بەردووانە دروست بکرێ لە پێشەوەی بەنداوەکە لەوەیە قوڕیتە بگریتن نەهێڵی بێتەوە ناو بەنداوەکان لەبەرەوەی پارەی پێویست لەبەردەست نەبووە لە 2014شەوە قەیرانی داراییە نەتوانرێت کار لەسەر ئەو خاوێنکردنەوە و چاکردنە بکرێتن بەنداوی قۆڕیتان 350,000 مەتر سێجا زیاتر ئاو دەگری ئێستا کە ئەوەی کە پڕ بۆتەوە 200,000 مەتر سێجایە لەبەرەوە ئەگەر بێت و خاوێن نەکرێتەوە بە فترەشی دیکە هەموو بەندا و پۆندەکان ئەو جەدوایە نامینە کە بتوانێت ئاو لە بەنداوەکان لە پۆندەکان گل بدرێتەوە ئێمەوە لەلایەن خۆمانەوە پرۆژەمان تەقدیم کردووە
داوای بودجەمان کردی بۆ خاوێنکردنەوەی ئەو پۆند و بەنداوانە، بەڵام تا ئێستا ڕەزامەندی لەسەر گوژمەکەی نەدراوە. هیوادارین کە لە داهاتووە گەر پارەی پێویست لە بەردەستبی پارە تەرخان بکرێتن بۆی بەنداوەکان و پۆندەکان خاوێن بکەینەوە.